حکومەت یارێمی کوردستان کاتێک بڕیاری پاشەکەوتکردنی لە مووچەی فەرمانبەراندا باوتەی خۆیان دۆخی دارایی لەو پەڕی خراپی بووە. ئێستا کە دۆخی دارایی بەراورد بە سەرەتای قەیرانی دارایی باشتر بووە، ئەندامانی پەرلەمانی کوردستان بە پێویستی دەزانن کۆتایی بە پاشەکەوتی مووچەی فەرمانبەران بهێنرێت. پێم وایە ئیسە کاتی هەڵگرتنی و پاشکەوتەیە ئەو بڕەپارەی کە لە عێراقەوە دێ بۆ هەرێمی کوردستان و داهاتەکانی ناوخۆ و داهاتی نەوتیش پێم وایە پێویست بۆ ناکا پاشکەوتە بێ و داهاتە بە زیادەوە بەش لەوەکە کە مووچە بەبێ پاشکەوت بدرێ. نرخی نەوت بە شێوەیەکی باش بەرز بۆتەوە و داهاتەکانی ناوخۆ زیادی کردووە. مانگانە لەلایەن حکومەتی عێراق و وڵاتی ئەمریکاوە هاوکاری مادی حکومەتی هەرێم دەکرێت. پەرلەمانتارێکیش دەڵێت ئەمانە هەمووی ئاماژەم بۆ باشبوونی دۆخی دارایی حکومەت، بۆیە گرنگە ئێستا پاشەکەوت نەهێڵێت. کاتێک کە حکومەت بڕیاری پاشەکەوتیدا نەوت لە حدودی 34 و 35 و ئەوانە بوو، ئێستانە کە گەیشتۆتە 80 دۆلار. یعنی معقول نییە ئەو هەموو داهاتە لە ئەمریکا پارەت دەست دەکەوێت، حکومەتی مرکزی پارەت بۆ دەنێرێتن و نەوت بۆتە 80 دۆلار هێشتانە کە پاشەکەوتەکە بەردەوام بێتن. بەهۆی قەیرانی داراییەوە لە سەرەتای ساڵی 2016 حکومەتی هەرێم سیستەمێکی نوێی بۆ دابەشکردنی مووچە ڕاگەیاند. با گوێرەی سیستەمەکەش بەپێی داهات مووچەی فەرمانبەرانی مەدەنی لە نێوان 115 بۆ 175 بڕی، لەگەڵ باشبوونی دۆخی داراییشی بڕی پاشەکەوتەکەی کەم کردەوە. مووچەخۆرانیش لە چاوەڕوانیەوەن حکومەت مووچەکانیان بۆ چاک بکاتەوە. ئەڵگوڕد ئەحمەد، کوردسات، نیوز، هەولێر.